مەڵبەندیەکی هەڵەبجەی کۆمەڵی ئیسلامی هەڵمەتێکی بەرفراوانی بۆ بانگەشەی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لە شەقامەکانی شارەکە بەڕێوە برد. بە نزیکبوونەوەش لە وادەی ڕۆژی دەنگدان بانگەشەکردن بۆ سەرخستنی لیستی دادگەری و مەردایەتی و چاکسازی لەلایەن ئەندامان و کادیرانی کۆمەڵەوە چەرتر دەبێتەوە. بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی لە ناو ئەندامان و تیمەکانی بانگەشەکردنەوە پەیامی چاکسازی و خزمەتکردن دەگەیەن و بە خەڵکی پارێزگای هەڵەبجەش دەڵێن ئەو لایەنانەی هەڵەبجان فەرامۆش کردووە سزایان بدەن و ئەوکات بەڵێنی خزمەتکردن و ئاوەدانکردنەوەی پارێزگاکە بە خەڵکی سنوورەکە دەدەن. من داواکەم لەو خەڵکە کە مادام ئەو کاربەدەستانە شعوری ئەوەیان نییە کە داوای لێبوونە خەڵکن لەو دزی و گەندەڵیە با خەڵکی هەرێمی کوردستان ڕۆژی 12/5 بە دەنگەکانیان ئەو مافە بگێڕنەوە لە باتەوەی کە ئەوان داوای لێبوردن ناکەن ئیسقالە ناکەن با خەڵکی ئیسقالیان پێ بدە با خەڵکی وەکەناریان نێ ئەو خەڵکانە هەڵبژێرن کە شیاون کە هەموو کەسێک ئەگەر ویژدانی هەبێت هەموو کەسێک گەشێتە ئاسی ئەو ڕۆشنبیریەی کە ئەتوانێت لە 12/5 زەمیری ویژدانی ئیمانی ئەو زانیارەی کە هەیەی بیخاتە کار دەنگێک بدات کە ماف بگەڕێتەوە بە خاوەن مافەکان کەسانی شیاو بچنە ئەو شوێنانەی کە ئەتوانن وەکو پارێزێرێک بن بۆ خاک و سەروەت و خەڵکی هەرێمی کوردستان. کۆمەڵی ئیسلامی کوردستان بە ژمارە 104 بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی کردووە کە بڕیارە 12 مانگی داهاتوو بەڕێوە بچێت. ئەندام و کادیرانی کۆمەڵیش لە هەموو شار و شارۆچکەکان بەبێ ماندووبوون و بە گەرم و گوڕیەوە لە هەوڵی سەرخستنی لیستە پرتەقالەکەیاندان دەیانەوێت بە هەمووان بڵێن دەنگ بدەن بە نوێنەری ڕاستەقینەی خۆتان کە هەمیشە لە پەرلەمان و حکوومەتدا بەبێ جیاوازی داکۆکی لە مافەڕەواکانی هاوڵاتیانیان کردووە. ئێمە شەو وەکو تیمەکانی سنووری مەڵبەندیەکی هەڵەبجە سوپاس بەخوا بە گروتینێکی باشەوە هاتوونێتە سەر شەقامەکان بۆ ئەوەی لافیتە و پۆستارەکانی کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی هەڵبواسین و بەم گروتینەوە بەردەوام دەبین تا کاتی بانگەشەی هەڵبژاردن کۆتایی پێدێن ئینشاءڵڵا. لیستی مەردایەتی لە ڕێگەی نوێنەرەکانی ئەوە دەیەوێت لە داهاتوودا دەنگی ڕاستەقینەی هاوڵاتیان و سەرجەمچین و توێژەکانی کوردستان بێت و شەڕ لە پێناو دەستەبەرکردنی مافەنەتەوەیەکانی کورد و گەڕانەوەی قوت و بوجە بکات لە بەغدا. کاری ڕابردووی نوێنەرانی کۆمەڵ لە پەرلەمان و حکوومەتیش سەلمێنەری ئەوەن کە لە داهاتووشدا نوێنەرەکانی لەبەرەی خەڵکدا دەبن و یەگەڵوێز دەبن لە پێناو فراهەمکردنی ژیانێکی خۆشگوزەران و هەوڵدان بۆ نەهێشتنی چینایەتی لە هەرێمی کوردستان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.